ئەم کاتتان باش سبەینێ ڕۆژی گیانی منداڵانە ئەوەی جێگەی نیگەرانیە هێشتا لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر منداڵ ئیشی گەورەکان دەکەن و لەسەر شەقام و لە جێگاکانی ئیشکردنیان ڕوبەڕووی دەستدرێژی جەستەیی و دەرونی و هەندێک جاریش دەستدرێژی سێکسی دەبنەوە. بۆ قسەکردن لەسەرم تەوەرەمان میوانداری عەلی ئیبراهیم سەرپەرشتیاری سێکتەری پاراستنی منداڵ لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کردو. کاک عەلی بەخێربێیت. کاک عەلی وەکو دەزانین ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بۆ 20 ساڵێک دەچێت بڵین خزمەت دەکات لە بواری منداڵاندا. ئایا ئێوە لەم 20 ساڵە چیتان کردووە؟ لە ڕاستیە ئێستا گەر من بێم وەڵامی تەواوی ئەو پرسیارە و بەمەوە بە وردەکاری لەوانەیە ناتوانم لە ئێستا ینی کاتێکی زۆری پێویستە چونکی دەردی خۆت ئێماوەی 20 ساڵە چەندین پرۆژە و پرۆگراممان جێبەجێ کردووە لە ئێستا ناتوانم ئاماژەی پێوەم بەڵام ئەتوانم بەشە سەرێکیەکانی مناڵپارێز کە ئیشی بۆ ئەکا باسیکەم بۆت. مەسەن مناڵپارێزی کوردستان چەند سێکتەرێکی هەیە یەکێ لە سێکتەرەکانی مەسەن سێکتەری پاراستنی مناڵە ئەم سێکتەرە تایبەتە بە ئیشکردن بە مناڵ و پاراستنی لە مەجای سێکتەری پاراستنی مناڵە سێکتەری پاراستنی ناش عادەتەن چی و چێگرێتە ئەو مناڵە ناگرێت کە کەت نەکەن ئەو مناڵە ناگرێت کە ئیشەکەن و مناڵە ناگرێتکە مەسەن زوو ئەیرێن بەشوە مناڵە ناگرێت کە مەسەن خەتەنە ئەکرێن ئەو مناڵانە ئەگرێتەوە کە ئەبیوز ئەکرێن بۆ نمونە چەند ئازاری جەستەیی دەیان تونتیژان بەرامبەرەکرێت لە ڕووی جەستەیە و لە ڕووی سێکسیەوە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی پشتی خستنەوە ئەو مناڵانی کە بچەن لە ژنگی خێزانیان بێبەشن وەک مناڵانی پەرتەوازە و چەندین بڵین مەجای تر بڵێن ئەو مەجای ترێکەکانی سێکتەری چکەمانە سێکتەری تەندروستیە لە ڕاستیانسان ئەو سێکتەر تایبەتە بە چارەسەرکردنی ئەو مناڵانەی کە نەخۆش و نەخۆشی درێژخایەنە یاخود پێویستیان بە عەمەلیات و بە تایبەتی بۆ مناڵانی کە خێزانەکانیان داهاتیان نزمە و ناتوانن چارەسەریکەن ئەتوانم بڵێم تاکو ئێستا بە هەزاران مناڵ لەو سێکتەرە بڵێن چارەسەری بۆ کراوە و هاوکاری خێزانەکەی کراوە. سێکتەری کەمانەیە سێکتەری پەروەردەی ئەمیش مەسەڵەن کۆمەڵی نەشاتاتی لەخۆ گرتووە مەسەن چەند کازیوەیەکمان هەیە لە ناو شار و لە دەرەوەی شارام کازیوانە زیاتر نەشاتاتی فەنی و وەرزشی و چەندین نەشاتاتی کە مەسەن پێشکەش بە مناڵەکان زائیدە مەسەن کۆمەڵی سنتەری ترکە هەر لە خزمەتی گەنجانە. ئەمە بڵین سێکتەری چکەمان هەیە سێکتەری سپۆنسەرشی بەخس سێکتەری گرتنەخۆ سێکتەری گرتنەخۆ مەسەن یەکێکە لە سێکتەرە کۆنەکانی مناڵپارێز با بڵێم ڕاستتر یەکێکە لە هەرە پرۆژە کۆنەکانی مناڵپارێز کە لە بیدایەتی دروستبوونەوە ئیشی تا کردووە تایبەتە بە هاوکاریکردنی مانگانەی ئەو مناڵانی کە لە ناو خێزانەکان ئاژین و هەژارن بۆ نمەسەن باوچیان مردووە یاخود باوچیان پەککەوتێ لە جێگایە کەوتووە زیاتر بڵین ئەو مناڵانی کە پێویستیان بە دەعمە بە تایبەتی ئەو مناڵانی کە بڵێن باوکتیایە مەوجود نییە. کار و چالاکیەکان و پرۆژەکانی ڕێکخراوی بڵێن منداڵپارێز تەنها لە سنووری سلێمانیدایە یاخود لەقی ترتان هەیە لە شار و شارۆچکەکانی ترێ لە ڕاستیە بڵین ئێمە حالیان لە سلێمانیا ئۆفیسمان هەیە لە هەولێرە ئۆفیسمان هەیە لە دووهۆکە ئۆفیسمان هەیە مەسەن هەر ئۆفیسەش و پرۆگرام و بەنامەی خۆی هەیە لە شارەکەی خۆیان لە شاری سلێمانیش ئاتوانم بڵێم لە زۆربەی شارۆچکەکانیان بەشمان هەیە مەسەن بەشمان هەیە لە هەڵەبجەی شەید بەشمان هەیە لە قەڵازێ بەشمان هەیە لە کۆیە و بەشمان هەیە لە کەلار. بەڵێ گرنگی بڵێن ئێوە تەنها گرنگی دەدەن بەو مناڵانەی بڵێن کە نەخۆشیەکیان هەیە یاخود تەنها ئەیان ئەوانی کە ئیش دەکەن یان دەیانگرنە خۆتان یاخود ئەو مناڵانەشی کە خاوەن پێداویستی تایبەتن بۆ نمونە کەمەندامن یان ئەو منداڵانی بڵین ئەوانی لە نەوجەوانانەکان بڵین گرنگی بەوانش دەدەنەوە بە تاکید خۆی وەکو وتم بەش بەشایسە بۆ منە ئەو بەشەی کە ئێمە زیاتر بڵین لە ماوەی 3 ساڵی ڕابردووە ئێمە پرۆگرامێکمان هەبوو بۆ دانانی سنوورێک بۆ ئیشکردنی مناڵ بۆ نمەسان بەشی سێکتەری تەندروستیمان پرۆگرامی هەیە بۆ چارەسەرکردنی مناڵ یعنی بەرنامەکان جاریان چەند 2 ساڵە خانێ 3 ساڵە خانێسە و بەرنمەی کە هەمان بۆ دانانی سنوورێک بۆ ئیشکردنی نا 3 ساڵی خان بەرنمەیەک لە پرۆژەی چکەمان هەو پرۆژەیەکی درێژخان بوو لە ساڵی 1994 هەتا 2023 خان بۆ مناڵانە بوون کە پەرتەوازن و لەسەر جاداژین و ئیتر بەهۆی هەر کێشەیەکی کۆمەڵایەتیەوە بووە زیاتر چارەسەرکردنی کێشەی ئەو مناڵانە بوو گەڕانەوەی وان بۆ خێزان بوو مەسەن پرۆژەیەکی ترمان هەبوو یەک بوو لە پرۆژە کۆنەکان لە مەجای پاراستنی مناڵە مەسەن لە بیداتە لە شارەکانە بە تایبەتی شاری سلێمانی
ڕۆژنامەکانی و شارشکان گرنگجێک یا احتیمامێکی گەورە بۆ مناڵانە ڕاکەنتنەکە کە مناڵی کەتنێکێکن مەسەڵەن جێ کرد یاخۆ شەڕێک کرد یا هەر جۆرە کەتنێکیکە بووە کە چن ئەکرا عادەتەن شوێنێکی تایبەتی نەبوو پۆلیسی نێوجوانان نەبوو شوێنێک جانەکرا بۆ مناڵان زۆر جار مناڵ تێکەڵی گەورە ئەکرا تعاملی گەورەی لەگەڵا ئەکرا زۆرجار مافی پێشێلەکرا بەڵام توانرا مەسەن محکەمەی حداد دروست بکەین بەسەن بە هاوکاریدا و دەستگا لایەنە پەیوەندی دەکات مەسەن شۆرتەی ئەحتاجاریشکە بژێنەوە دروستیکەین وەک دەستگایکی خاصە قسمەتی مناڵا بێ و مەسەن چەندین ئیشی تێ لەو بابەت بڵێ کاکالی منداڵپارێزی کوردستان بە هاوکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕووپویە یەکتان کردووە بە بەراورد تێکتان کردووە لە نێوان ساڵی 2007 و 2010 دەبینین لە ژماری منداڵانی ئیشکەر لە ساڵی 2010 بە بەراورد بە ساڵی 2007 کەمی کردووە لە 14000ەوە بۆ 12000 بەڵام بەبوونی ئەو هەموو ڕێکخراوانەی بواری مافی منداڵ و گرنگیدان بە منداڵ هەست ناکەی هێشتا ئەم ژمارەیە زۆرە خۆی لە ڕاستیە من حەزەکەم ڕوونکردنەوەیکی زیاتر بەم لەسەر حەزمی مناڵانی ئیشکەر لە ڕاستیە ئەگەر ئەوەی کە ئێمە تێبینی بکەین زۆرجار لە کەناڵەکان چی گۆپار بێ چی بڵێن ڕۆژنامە بێ چی تەلەڤیزیۆنەکان زۆر جار کە باز لە حەزمی مناڵانی ئیشکەرەکان باز لە حەزمە گشتەکەین لە حقیقەتا دوو حەزم هەیە پێویستە جاکرێت و هیچان حەزمی گشتی مناڵانی ئیشکەرە بۆ نمونە مەسەڵەن تۆ لە هەموو وڵاتێکە لە دنیا چ وڵاتی پێشکەوتوی بێت چی دواکەوتوی بێ مناڵ بەپی یاسا بووی هەیە ئیشکە مەسەڵەن بەپی ئەو یاسایی کە مەسەڵەن لە کوردستانە بۆ تەنزیمکردنی ئیشی مناڵ دانراوەسا مناڵانی کە خوار 5 ساڵ نابێ ئیشکەن تەنها مناڵان نەبێت کە لە چوارچێوەی خێزانەکانەکەن مەسەڵەن ئەو مناڵانەی کە ئیشی مەترسیدارەکەن لە 15 بۆ 18 ساڵ مەسەڵەن ئیشی قورسەکەن بۆ لە خستخانەی ئیشەکان ئیشی قەسابیەکەن ئیشی مەسەڵەن بیناسازیەکەن ئیشی گەورەکان لێرە تەنها ئەو مناڵانە بە مناڵی ئیشکەر حسابەکرێ کە قانون ڕێگەی پێنایە مەسەڵەن مناڵێکە ئیشێکی سووکەکە کاریگەری خراپ لەسەر گەشەی جستەی یا ژیری بەجێ نایڵێ یا لەسەر ڕەوشی بەجێ نایڵێ تەمەنیشی 5 ساڵە ئەم مناڵە بووی هێشکە لە حەزمی کولی 14878 ناڵ بە ئام ئیشی کردووە بەڵام لەو 14800 بڵین 1970 7205 مناڵی پێشێلکاری بووە ینی بەپی یاسا نابێ ئیشکات بۆ ئەو مناڵانن کە لە تەمەنیی کەمەوە ئیشەکەن ئەو مناڵانن کە ئیشی مەترسیدارەکەن لەو 1205 مەسەن کە ئێستا باسەکەین وڵێن لە 2002 بووە بە 19400 بڵین 70 مناڵ ئەم 12478 مناڵە تەنها 4890 مناڵان ئیشەکەن واتە لە 7205 پێشێلکاریەوە لە ئیشکردنی مناڵە بووە بە 4000 بەڵام هێشتا زۆر ینی لە ڕاستیا زۆرە خۆم ئەساگەر ئێمە بینە سەر پێشێلکاری ئەتوانین بڵێن ئەگەر حەجمەکە زیاتر بێ پێشێلکاریەکە زیاترە بەڵام 10 مناڵ ئیشکا و 100 مناڵ ئیشکا و 1000 مناڵ ئیشکال لە ڕاستیای پێشێلکاریە بەڵام لەگەڵتان حەجمەکە زیاترە بەڵام ئەگەر بەراوردی کەی مەسەڵەن بۆ وڵاتانی کە ئێستا بڵێن ئەو پێشڕەوی پرۆژەیەکە بۆ دانانی سنوورێک بۆ ئیشکردنی مناڵ لە جیهانە لە 80 وڵاتە من ئەوەی ئاگام لەبێ بەپی ئەخیڕی بۆتان لە 2010 ئیراوە هیچ وڵاتێکیان نەگەیشتۆتە لە ساڵ 23 کە کەمی کردووە دیار لەوانەیە ئەوە بەهۆی ئەو ئەزمە عالەمیەوە بێ کە لە مەجای ئابووریە هەبوو لە جیهانە بەڵام ئەو ئیشێکە کرا بە ڕێژەی لە 32 لە حەزمی حەقیقی مناڵانی ئیشکەرکەمی کردو خۆی ئەم ڕێژەیە باشە و منیش لەگەڵتان ئەتوانی ئەو ڕێژەیە باشترکی مەسەن تۆ لە بری ئەوەی پرۆژەیەکە بێ ئەتوانین دە پرۆژەیە لە بری ئەوەی کە ڕێگرەکانی بەردەم باشترکردنی ئەم بڵین ئەم ڕێژەیە زیادکردنی ڕێژەی مناڵانی ئیش نەکەر بۆ نمونە نێشتنی پێشێلکاری ڕێگرەکان چین لە ڕاستیە بڵێن ڕێگرەکان ینی کۆمەڵی ڕێگر ئەتوانم بڵێم هەم دایمان لە دنیاەکە ئێستا بڵێن وەکو جەناب و ئاماژەوە بەیانی یەکی شەشە ڕۆژی ڕۆژێکە تایبەت بە مناڵان ڕێکەوتناوی مافەکان منی مناڵان ڕێکەوتنامەیەکی دەگمەنە لە مێژووی مرۆڤایەتیە کە زۆرترینی وڵات تەصدیقی کردووە حکوومەتی عێراقی لە ساڵی 1994 تەصدیقی ئەم ڕێکەوتنامەی کردووە باشە پێویستە پێوەی پابندی هەر وڵاتێکش پابند و پێویستە کۆمەڵە یاسایە گەڵاڵەکە کە ڕەنگانەوەی ڕێکەوتناوی مافەکانی مناڵ بێ ینی ئێمە یاسایەکمان هەبووە پێش ئەوەی ئیعلانی ڕێکەوتناوی مافەکانی مناڵ بکرێ دانراوە بۆ تەنزیمکردنی ئیشی مناڵ کە یاسای کاری عێراقیە باشە ئەم یاسایە لەبەرەوەی لە پێش ڕاگەاندنەکەەوە دانراوە بە تەشید ینی نابێتە هۆی جێبەجێکردنی تەواوی مافی 32 کە تایبەتە بە ئیشکردنی مناڵ یەکێکە لە ڕێگرەکان مەسەڵەن
ئەتوانم ئەگەر مەجاکات هەبێ بە چوار هەڵی سەرێکی تایان چوار کەم و کوڕی گەوری تایە ئەگەر ئەو چوار کەم و کوڕی لابێ تەسەورەکەم ئەو یاسایە بە شێوەیەکی زۆر باش بتوانێت تەنسیمی ئیشی مناڵکە ئەو پێشێلکارە بە ڕێژەیەکی بەرز بێنێتە خوارەوە مەسەن یەکێ لە خەلەکانی ئەوەیە بۆ نمونە جێبەجەکەری ئەو یاسایە بەڕێوبەرایەتی کار و دەسەبەری کۆمەڵایەتێ لە هەر شارێک ئەم بەڕێوبەرایەتیان لیژنەی پشکنینانێ ئەم لیژنانە عادەتەن سەردانی شوێنەکان بۆ ڕاستی پێشێلکاری و بە هەدەفی ئیجراعات و نەهێشتنی پێشێلکاری لە شوێنکارەکانە باشە مەسەن ئەچێتە شوێنێ ڕاستی پێشێلکارێکە بۆ نمونە ئاچێتە خەسخانە باش ئاچێتە خەسخانی جامیعەکان بۆ نمونە مناڵێکە بینێ ئیشەکەکان بە پیاسا مەمنوعە مەسەن ئیجراعاتەکە مناڵەکە دەرەکە باشە مناڵەکە دەرەکە لە نابێ ئیشکەی یاساکە ئەوەی تیانەیە چونکە کۆمەڵی مناڵ هەیە خوار 15 و لە 15 بۆ 18 کە ئیشەکەن بەهۆی هەژاریەوە ئیشەکەن تۆ بە یاسا بەهێز ڕێگە لە ئیشکردنی مناڵەکە ئاگری بەڵام بژێوی خزانەکە لەسەر مناڵەکە هیچ کارێک بۆ ئەمە کراوە لە ڕاستیە تا ئێستا نەکراوە بۆ دابینکردنی بڕەپارەیەک بۆ خێزانانەی کە منداڵ بژێویان دابین لە ڕاستیە بڵین وەکو ئەوەی کە کرابێت نەکراوە تەنها ئەوە نەبێ وەکو مڵاپارێزی کوردستان لە 2007 بۆ 2000 دا ئێمەیەکی لە پرۆژەکانمان یارمەتیانی ئەو خێزانانە بوو کە بۆی هەژاری و ئیش بە مناڵەکانەکە کە مانگانە بڕی 150,000 دینارمان ئاپیان و متابعەمانەکردن بۆی جاریچکە نەشتنەوەی سەر ئیشکردن ئەم ئەو دەعمەنیە کە تۆ ڕێگە لە مناڵەگری نابێ ئیشکات بەشێکیان هەژاریە لە ساچ بەپی مەسحەکە ئەگەر ئاگاو لێبێ بە نزیکی بە معدەلی هەردوو مەسحەکە بە لە ساچ و حوتی ئەو مناڵانێکی ئیشەکەن بەهۆی هەژاریەوە باشە ئەگە تۆ کە ڕێگەی لێگری بە پیا ساڵی نابێ ئیشکات ئایلەکە بەچی بژی مناڵەکە بەچی بژی زۆریان ئەشخێن و ئیشی شەکەن لەبەر پێویستیان بە ئەبێ زمانی ژیانیان کرێ بمبورە بڵین لەو چاو پێکەوتنانی لەگەڵ کۆمەڵێک مناڵە کراوە تایەتی ئاماژە بەوادا کە باری ئابووری و بژێوی خێزانەکەی باشە و کەچی ئیشیشی پێەکەن خۆی لە ڕاستیە ئەگەر بینەوە سەر ئەوەی کە هۆکارەکانی چییە ڕاستە هەموو ئەو مناڵانەی کە ئیش ئەەکەن و لە بازاری کارکردان و هێزی کارن هەرێکیان ئەتوانین بڵێن هەر بەشیان بەهۆی کۆمەڵی هۆکارەوە بەشێکیان بەهۆی هەژاریەوە بەشێکیان کولتورە کەسەکە پێویستی نییە و ژیانیشی باشە بژێویشی بەرزی هەیە بەڵام مناڵەکەی کاتە بەر ئیش بۆ واتی ئەگا ئەڵێ ئیشکردن وا لە مناڵەکە پشت بەخۆی بەسێ باشتر بە مەسئولیتکە لە داهاتوە کەسێکی باشتر دەرەچێت باش ئەمە هۆکارێ هۆکارێکی کە مەسەڵەن مەسەلەی خوێنەواریە مەسەڵەن ئێستا بەپی ئەوەی ئەگەر لە مەسحەکە دەرکەوتووە بە معدەلی دایکان و باوکانی ئەو مناڵانی کە ئیشەکەن بە ڕێژەی لە سا هەفتا و هەشت هەردووچان نەخوێن هەوارن یا مەسەن تەنها ئەتوانن بخوێن یا بنووسن یانی دایمە پەیوەندیکی بەهێز هەیە لە بینی ئاسی تعلیمی ئاسی خوێنی دایک و باوکان و بەزەن ئیشکردنی مناڵەکە هەتا مەسەن ئاسی لە خوێناوەری دایک و باوکە بەرز بێ ئاسی ئیشکردنی مناڵ زیاکە مەسەن چەندین هۆکاری تریش چی کراوە بۆ ئەو منداڵانی کە لە خوێندن دابڕاون بەڵێ لە ڕاستیە ئێمە بێچێ لە پرۆژەکانمان تاوانێ 5 پرۆژەمان هەبوو بۆ دانانی سنوورێک بۆ ئیشکردنی مناڵ خۆی کۆمەڵی میکانیزم هەیە دایمەن لە زۆربەی شوێنەکانە زۆربەی وڵاتەکانە بۆ چارەسەرێک بۆ ظاهری ئیشکردنی مناڵ بەکارهێنەیەکێ لە چارەسەرە بنەڕەتەکان گرنگەکان مەسەلەی خوێندنە ئێمە یەکێ لە پرۆژەکانمان گەڕانەوەی ئەو مناڵانە بوو کە دابڕاون لە خوێندن و ئەمان گەڕانەوە بە خوێندن مەچەند جاریوا بۆ مەسەن دابڕانەکەی بەهۆی ئەوە بوو ئەچوە بازار ئیشێکرد ئێمە هاوکاریمانەکرد ئەگەڕەوە هەندێک جار مەسەڵەن دایک و باوکەکە یا مەسەڵەن مناڵەکە خۆی باوەڕیان بەوە نەبوو یا حەزی لە خوێندن بوو لە خوێندە ئەبرا ئەوەی ئەکرا ئەمانتوانێت هەوڵ بین کە قەنەعەتی بێ بکەین و وای لێ بکەین کە باوەڕی بەوە هەبێ خوێنە هەندێکشی مەسەڵەن نێخوێن باوەڕی پێی نەبوو بەڵام لە پرۆسی خوێننیشا یە خەلەل هەبوو زۆر جان مەسەن دایک و باوکەکان مناڵەکانیان بە تایبەتی کچ زیاتر لە ئەترافیشە کچەکانە تا 6 پێ خوێن دەرێکان لە مەکتەب کە دەرێکا لە مەکتەب تۆ تەنها تووسی ڕێگەو هەیە تۆ چیت من بۆ بکەم وەکو ڕێکخراوێک و حکوومەت کە ئەو مناڵە بخیتەوە ئەڵێ من مناڵی خۆمە و نایخەمەوە بەرخوێندن لێرە ئێمە پێویستە بە هۆشیارێک کۆمەلگاکەەوە جگە لە هۆشارێکە پەیوەستە بە یاساوە ینی خوێندن ئەبێ ئیلزامی بێ ینی دایک و باوک لە ڕێگەی یاساوە ناچار بکرێت کە مناڵەکانان بخانە بەرخوێندن وەکو وەسائلێک یا مڵچێک مناڵەکە بەی خۆیان نەزان دەری بێنێ لە قوتابخانە ئیشی پێ بکە هەر چۆنێک تەعاملی لەگەڵاکە پێویستە یاسایەک هەبێ ئیلزامی دایک و باوکەکە کە مناڵەکانیان بخەنە بەرخوێندن لە بڵێن لە یەکەوە هەتا نوێی سەرەتای هەتا 500 ساڵ ئیلزامی بێ و هەر دایک و باوکێکش مناڵەکەی نەخستە بەڕاستی ئیجراعاتی قانونی لەگەدا بکرێ و هەتا بڵێن ئۆقو بەش بگرێ چونکی مناڵی مستەمەعە مناڵی حکوومەتە مناڵی ڕێکخراوەکە بەڵێ کاک عەلی لێرە و لەوێ دەبیستین
مناڵان جگەلەوەی کە ئیشەکەن و بڕەپارەیەک بەدەسێنە ڕۆژانە بەڵام ڕوبەڕووی مامەڵی خراپ دەبنەوە ڕوبەڕووی دەستدرێژی سێکسی دەبنەوە کە لێرە لە ناو کۆمەلگای خۆمانە چ ڕێکخراوەکان چ حکوومەت تا ئێستا دەستی نەخستۆتە سرم مەسلەیە و کەسیش ناتوانێت ئینکاری بوونی ئەو مەسلەیە بکات کە ئەو مناڵانە دەستدرێژی سێکسیان دەکرێتە سەر هەندێکیان و ڕوبەڕووی مامەڵی خراپ دەبنەوە بە دوواداچوونی ئێوە وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان چی بۆ بۆ مەسلەیە خۆی یەکێ لە مەترسێک گەورەکانی ئەو جۆرە ئیشانەیە کە بە ئیشی مەترسیدار وەسەب ئەکرێ کە کاریگەری لەسەر ئەخلاقی مناڵ دائەنێ مەسەن کۆمەڵی ئێشە بۆ نمونە ئەو مناڵانەی کە لە نادیەکان ئیشەکەن ئەو مناڵانەی کە لە شارەکان دوورەکەونەوە چون بۆ شاریکە لە ئوتێل ئامێنەوە مەسەن ئەو مناڵانەی کە لە خەسخانەکان ئیشەکەن و شەو ئەمێنەوە لەگەڵ خەڵکانی گەورە دائیمەن ئەو مناڵانەی کە لەو شوێنە مەترسیدارانەیە ئیشەکان معڕەزن بۆی ئیستیغلال بکرێن لێرە لە ڕاستیا یاسایەک هەیە مەسەن یاسایەکە ناتوانین بڵێن متابعەیەکی وت کراوە ئەو پێشێلکاریانە بەتەواتی قەتای کراوە بەڵام ئەتوانم بڵێم لیژنەیەک هەیە لیژنەی ڕستی پێشێلکارەکانە کە بڵێن کار و دەسەبەری کۆمەڵایەتی کە پێشتر ئەو لیژنەیە بە هاوکاری مناڵپارێزی کوردستان و بە هاوکاری ئەو کار و دەسەبەری کۆمەڵایەتی بوو ئەم لیژنەیە مەشە شەوانە سەدانی نادەکانێکرد سەدانی خەستخانەکانەکەن سەدانی ئوتێلەکانەکە ڕستی پێشێلکارەکانە کرد هەر بەسانە هەر لە هەر شوێنەکان بۆ منە لە ئوتێلەکە یا لە خەستخانەکە ئیجراعاتی قانونیش لەگەڵ بڵێن خاوەن شوێنەکەی ئاکرا بەڵام لە ڕاستیا وەکو یاساکەش ئەماشەم بکەین بەشێکی ئەمەیە خۆی مەفروزە لە شوێنێکی وەکو گەورەی سلێمانەیە یاخود هەولێرە کە ژمارەیەکی زۆر مناڵتیایە و بە شێوەیەکی مناڵسەم ئیشەکە و خاوەنکاری هەیە پێویستە لیژنەی سربەخۆ تایبەت هەبێ ینی ئەو لیژنانەی کە بڵێن ڕزی پێشێلکاریەکانەکەن ئەو لیژنانن کە زەمانی شەکەن زەمانی کرێکاری شەکەن لە مەجای کەسی گەورەیە پێویستە لە هەموو بەشەکانی کار و دەستەبەری کۆمەڵایەتیە بەشێکی سربەخۆ هەبێت جیاواز بێ لە زەمان تەنها ئیشتان ڕستی پێشێلکارەکان بێ مەسەن لە بری لیژنێ دوو لیژنە هەبێ سێ لیژنە بێ حەجمی مشکیلەکە هەتا لیژنەکان سربەخۆ و زائیدەنەوە ئیجرعاتی قانونیش بکرێ ینی ئیجرعاتی قانونی توم و فەوری بکرێت لەگەڵ ئەو خاوەنکارانەیە کە ئیش بۆ مناڵەکەن چونکی ئیجرائیتەکە دائیمەن ئەبێ بەڕادەیەک بۆ ئەوەی جارێکیکە ئەو خاوەنکارە ئەو خاوەن ئوتێلەیە و خاوەن نادێ ئیش بە مناڵەکانە کاکعلی لە بودجەی ئەم ساڵدا تەنها پارلەمانتارێک دەڵێت تەنها باس لە سنتەر و دایەنگەیە کراوە بۆ مناڵانی بێکەس و کار و بێ سەرپەرشتیار ئێوە وەکو ڕێکخراوەکانی بواری مافی منداڵ و گرنگیدان بە منداڵ هەڵوێستان چی دەبێت لەم بارەیەوە بۆچی منداڵ پشتگوێ خراوە لە بودجە بۆ منداڵ پشتگوێ خراوە لەلایەن پەرلەمانەوە لەلایەن حکوومەتەوە ئەگەر بوارم پێی من حەسەکەم تۆزێ ورتر بێمە سەرەوە مەجاالە لە ڕاستیە ڕێکەوت ناوی مافەکانی مناڵ وەکو پێشتر باسم کرد ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشێکین لە حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی تەزدیقی ئەو ڕێکەوتنامەی کردووە هەر وڵاتێکشت کە تەزدیقی پێویستە پابەند بێ بە یاسا بەجێبەجێکردنی هەموو مادەکانی ڕێکەوتناوی مافەکانی مناڵانەوە و ئەگەر نەبێ ئیجرعاتی لەگەڵاکرێ بەڵام بەداخەوە وەکو حکوومەتی عێراقی لە 1994 کە تەزدیقی ئەو ڕێکەوتنامەی کردووە تەنها یەک راپۆرتیاوە لە دوای 2023ەوە مەفروزە بڵین هەر 5 ساڵجارێک راپۆرتێک بە ئەو وڵاتە بە لیژنەی باڵای مافەکانی مناڵ لە جنێڤ بەڵام بەداخەوە لیژنەی باڵای مافەکانی مناڵ لە جنێڤ ئەبواە ئیجاعاتی لەگەڵ حکوومەتی عێراقی کردای چونکی دائیمەن ڕێکخراوە جیهانەکان و ڕێکخراوە ئەنتەرناشناڵەکان چ هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چی لۆکەڵ بن چ ئەنتەرناشناڵ بن یەکێک لە هەرە ئەرگەکانیان ڕستی پێشێلکارەکانە بۆ تعزیزی مەسئولینی مەسئولی حکوومەت بۆ ئەوەی هەست بە مەسئولیتکەن بەرامبەر بە مافەکانی مناڵان چونکی لە وڵاتانەشا کە ئێمە ئەیبینی مافی مناڵ پارێزراوە هەر لەو ڕێگایانەوە بەڕاستی گەشتونەتەوە ئاستا لێرە پێویستە بەڕاستی من وەکو شخصی خۆم کە مەسەن ماوەی 7 ساڵ لەو مەجالا ئیشەکەم وەکو ڕێکخراوەکەشم ینی باوەڕمان وایە مناڵ ینی پێویستە لە هەموو بەرنامەکانی حکوومەتە لە هەموو پرۆژەکانیە ئەو لێوێتی هەبێت زۆرترین بودجەی بەرکەوێ چونکی مناڵ ینی نەوەیەکن نەوەی داهاتون و هەر حکوومەتێکش من پێم وایە ئەگەر مناڵ لە ئەولێتی بەرنامەکانیان نەبوو ممکن نییە بتوانێ و کۆمەلگایەکی پێشکەوت و دروستکە کە دادوەری و کە مافی مرۆڤ و مافی مناڵتەیە بەرچەڵ بێت. کاکعلی دوا پرسیارم پێت وایە خوێندگاکانی کوردستان ئەرکی پەروەردەکردنیان پشتگوێ خستووە و تەنها ئەرکی فێرکردن جێبەجێ دەکەن بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا بینیشمان کە
مامۆستایەک چۆن ئازاری دەرونی مناڵێکە دات و ئەمەش دلیلە بۆ ئەوەی کە دەیان حاڵەتی تربوونی هەیە. بەڵێ خۆی لە ڕاستیە مەسلەی پەروەردە مەسلەی خوێندن کۆمەڵی کێشە هەیە مەسەن یەکێ لە کێشەکان لە ئێستا هەتاکو ئێستا سیاستێک نییە بۆ پاراستنی مناڵ لە تومتیژی لە چوارچەوەی قوتابخانەکانە باشە توێمە زۆر جار کە باز لە مامۆساکەین مامۆساڵەکە دایک و باوکە فەرقی نییە مامۆسا دایک و باوکە بگرە ئەو ئەرکەی کە لەسەر مامۆسایە زۆر زیاترە لەوەی کە دایک و باوکە بۆ ئەگەر دایک و باوکێک دوو مناڵیا سێ مناڵای پێنج مناڵە لە ئەسۆپی ئەوان چل مناڵن لە ئەسۆی لێرە یەکێ لە کێشەکان چییە مەسەڵەن تۆ خوێندنگا هەیە سێ دەوامی هەیە مامۆسا فریای پەروەردە لە چوە بکەوێ چل دقی هەیە هەر مناڵێک دەسانی بەرناکەوێ بۆی حیواری لەگەڵاکە بەڕاستی بەپەلەیە دەرسەکەی ئەڵێ ئەچێتە دەرەوە ئەمەیە دوو هەم وەکوتم ئەو یاسایە یا ئەو سیاستە هەتا ئێستانە ڕاستە ئێسمە بەڕاستیکە بڵێن ئەو پرۆگرامی کە دانانی سونێکە وازمان هێناوە لەو مەجاالامانەوە بیکەین بە پرۆگرامێک بۆ پاراستنی مناڵ وەکوەی کە بەنامەیەک دانێن وەک سیاستێک کە مناڵ پارێزرابی لە چوارچەوەی قوتابخانەکانیشا و لە خێزانیشا ئێمە کاری بکەین بەڵام لە ڕاستیە تاکو ئێستا بڵین ئەو یاسایە نییە ینی ئەو هەستکردن بە مەسئولیتش لەلایەن تاکۆ هۆی لە ڕاستیەکەی ماڵ کە باز لە مەسئولیتەکەین خێزان مەسئولی یەکەمە بۆی توجی هەموو حکومت چاو نیە لە ناو خێزانامێ دوو هەم مەسەلەن حکومەتە سێم ڕێکخراوەکە مەسەن چوارەم تاکەکانە ینی بە هەموو لایەک ئەتوانین مافی مناڵ بپارێزین و هەموو لایەکمان هەوڵبین بۆەوەی سیاستێک دانێن کە مناڵ لە هەموو تومتیژێک بپارێزین لە چوارچەوە قوتابخانەکانە. بڵێ علی ئیبراهیم سەرپەرشتیاری سێکتەری پاراستنی منداڵ لە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی تاوەش.